کومەڵ بەهێزترانیا گرتووی ئیسلامی کوردستان لە هەولێرێ ئێمە خۆمانە پێویستە جارە کومەڵ شەڕی ئێمە لەگەر بەریانی یەکگرتوونیە شەڕی ئێمە لەگەر دەسەڵاتە ئەو پرۆسەیە ڕێژەی دەنگەکان هەمووی گومانی لەسەرە کەکە لە ئیسلام دەڵێ نابێ زۆر شەکت هەبێ خراپە یەکەی هەرێمی کوردستان بچووک دەبێتەوە ئەخیری نازانم یەکەتی لە ڕازی دەبێت من پێم وایە لە هەولێر کورسێکە بین لە سلێمانیش دوو کورسیە بین ئەوە سێ ئەو با بەڵێن بێ لەگەڵ خەڵک والله يضاعف لمن يشاء إن شاء الله خەڵکینە کێ بەهێزە بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بە هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق بوجاری یەکەم بوو کۆمەڵی دادگەری نەیتوانی لە پارێزگای هەولێر کورسێک بەدەست بێنێت بە دەستی بەتاڵی لێ دەرچوو بەڵام هێشتا دەڵێن ئێمە بەهێزین بینی خۆمان بێت دەڵێن لەم هەڵبژاردنە یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی دادگەری بەهێزترە و ڕەنگە کورسیەکی ببێن ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژاردن هێشتا ماویەتی لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لە هەولێر کێ بەهێزە؟ کومەڵ بەهێزتران یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێرێ ئێمە خۆمانە پێویستە بەهێزترە چۆن؟ کاندیدانی ئێمە سوپاس بەخۆی گەورە کاندیدانی بوێر دڵسۆز بەڵێوانیش بوێرن بەڵام ئێمە وەکو خۆمانکردنا کۆمەڵی زیاتر قەناعەتمان بەوەیە کە کاندیدانی ئێمە ئینشاءالله لە پەرلەمان ئەو داکۆکاریە کە دەیکەن کە لە ڕابردوو دیار بووینە پێم وایە بەهۆی هەڵوێستە بەهێزەکانی ڕابردووی سەرجەم خۆڵەکانی ڕابردووی پەرلەمان پەرلەمانتارەکانی کۆمەڵ زۆر بوێر بووینە لە پەرلەمان هەمیان بەهێز بووینە هەمیان ساڵاک بووینە بۆیە من پێم وایە ئەمانە گەواهی دەرن بۆ ئەوی کە کۆمەڵ بە بەرنامێکی تۆکمەوە ئەم جار ئەچێتە ناو هەڵبژاردن نوێنەرەکانمان لە عێراق ئەم جارە کۆمەڵ خۆی لە گوماندایە ڕەنگە کورسەکەی هەولێر ئەم جار لە دەست بەختا ئەم جارە کاندید سەردەخەنیان لە هەولێر پەروەردگار بە هیمەتی ئەو خەڵکانێک کە دەزانن کۆمەڵی دادگەری داکۆچی لە مافەکانیان دەکات لە بەغدا پشتیان بەخواگەر لە هەولێر و لە سلێمانی کاندیدەکانمان سەر دەکەوت بیستمانە هەر قسەمان کردووە حیزبەکانی تر بە تایبەت یەکگرتووی ئیسلام دەڵێ ئێمە هەل هەولی کورسی ئیسلامی هەولێر ئێمە دەیبێنەوە با زەحمەت نەبێت کۆمەڵ خۆی ماندوو نەکاتن ئەوە نییە بڵێ ئەو کورسە دانراوە وەکو کۆتا بڵێ بۆ ئیسلامەکانە نا تەماشاکە دەنجی ئیسلامەکان ڕاستە دەنج ئیسلامەکان یەک باسنەیە لەناو بازنە گشتیەکەی دەنجی ئیسلامەکان بازنێچکەمان هەیە بەڵام پێم وایە دەنجی ئیسلامەکان بەشی دوو کورسیش دەکات لە هەموو وڵاتانی دنیا پێوەری هەڵبژاردن مفاجئەیە و ئەوەشی دەبیندرێت لە کۆمەڵ مفاجئی لە بەرنامە هەیە لە ڕێی متمانەی خەڵکەوە لە هەولێرێ بڵێ باشە خەڵک حەقی خۆی نیەستا بپرسێ بوو ئەم جارە دەنگ بە کۆمەڵ بدم جارێکی تر وڵا ئەخیرەکەی کاندیدیش دەرچوونە نێرێتەوە پەرلەمان سەحەب بێتەوە متمانەی خەڵکان ناکاتەوە با من جواب بدەمەوە هێزترین موقف بوو با من جواب بدەمەوە تاسیری نەکردووە لا تاسیری نەکردووە زانین بۆچی با پێت بڵێم بەرچیە دەنجی ئەو خەڵکە کردووە کە دەنج بە ئێمە داوە کاتێک دەخشینەوە لە پەرلەمان لە پێناوی دیفاعکردن و لە پێناوی ئەو کەسانێک کە دەنجیان پێداوە جەنابەت دەنگت بە من داوە دەکرێت من شەڕ بۆ دەنگەکەی جەنابەت بکەم لە ناو پەرلەمان شاڵە دەکەیان لێرە لە ناو ئەمەقەڕی حیزبی تەماشاکە شەڕکردن تەنها لە پەرلەمان نییە پەرلەمانتارێکی ئێستا دەرچوونە چیان کردێ خۆ دەست پێ دەکاتەوە کەنجی ئەمە لە عێراق ڕوو ناداتەوە من پێم وایە زانە هەڵبژاردننی ساڵەکە برێن پەرلەمانی کوردستان کرایە تا ئێستا ئەو پەرلەمانە چیان کردی تو ئەوەی لۆ ئەوەی پرسیاری ئەوەیگەرا بە شەر کۆمەڵی دادگەری نەچۆ لە بۆ پەرلەمان بەس ئەوانەی چوینە و ماگانە کە موچەکی باش وەردەگرن لە پەرلەمان چیان کردی خەڵوتێتی لە هەولێرێ مامۆستا وتتیام جارە لە ئیسلامیەکان ئەی گۆڕین کۆمەڵ بەسە با حەسە یەکگرتوو بەم جارە ئێمە منافس یەکتری نین ئەسڵەن ئێمە تەواوکەر یەکتری ئیش یەکترین ئەی بوونە بوونە یەک لیستە ئەوە زۆر شتێکی جیاوازانە باش شتێکی پێ بڵێم ئەسڵەن ئێمە و برایانی یەکگرتوو هەردووکمان کێبرچێکین بەڵێ هەردووکمان بەیەکەوە کێبەرچێکە لەسەر برنی دوو کورسی هەم ئێمە دەیبین
هەم برانی کۆمەڵ ژێ من پشتوان بەخوای گەورە هەر ئەو کۆمەڵ بوو ئەم برانی یەکگرتوش دەیبن کاکە هیچی نایدادا یەکردووە شارێک با دەنگی کەم دەکەم بۆی هەموو کەس گوێ نابێت ئەڵێن ئەو وەزعی ناو کۆمەڵ تەسیری کردووە حتاوەی خەڵکی ناو کۆمەڵیش نشتە دەنگدان کێشەکەی دوای کۆنگرە دوای کۆنگرە کۆمەڵ کۆنگرەی کرد زۆر سەرکەوتو خەریکی تەشکیلاتی ئۆرگانەکانی تەسیر ناکات لەسەر حەملە و بانگەشەکە بابا تاثیرەکە بەرەو ئیجابی الحەمدولیلا پەیامێکی نوێ بەرنامەیەکی نوێ ئیشکردنێکی نوێ لە کۆنگرەکە خۆتەزانی کۆنگرە بۆ کۆنگرە ئەپدێتێکی نوێ گۆڕانکاریە بەپێی هەڵومەرجەکانی هەرێستان و ناو حیزب بۆیە بەڕاستی کۆمەڵ ئیشی بۆ کردەوە کۆمەڵ حیزبێکی دامەزراوەیە حیزبێک نییە وەکو لای هەندێک لای نامێ ئەوەی بێنم کە سەدان هزار سەوتی هێنا و بەڵام نەکتوانی 200 نەفەر بێنێتە سەرجادی بۆ خۆ پیشاندا ئەم جارەگەر یەکگرتو سەکەوت عاجز نابن نەخێر بۆ عاجز ئەگەر کۆمەڵی بر یەکگرتو بن گودا چەند پیرۆزبایی لێ دەکەن کاگە ویدار شەڕی ئێمە لەگەر بریانی یەکگرتو نیە شەڕی ئێمە لەگەر دەسەڵاتە لەگەر هەردوو حزبی دەسەڵاتە چکەوان قوتی میلەتیان بڕیوە ئەوان غەدیان لە خەڵک کردووە ئەوان بازیان لەسەر خەڵک زیاد کردووە ئەوان خەڵکیان چەساندووە ئەوان 56 موچەی فەرمانبەرانی خواردووە عزیزی من ئێمە منافەسەمان ئێمە منافەسەمان لەگەر هەردوو حزبی دەسەڵاتی پارتیەکێتیدایە ئێمە دەنجی ئەوانە بین ئێمە ئەوانە بین کورسی و دەنگی ئەوان زیاد دەبێت ئەوە ئینگو خراپ بوون دەبێ بزانێت چۆن بۆ زیاد بووە لەبەرچی زیاد بووە لەبەرچی زیاد بووە یعنی تو بە قەنەعەتی خۆت ئەگەر باشە بام پرسیارێک بکەم ئەگەر وابیتن ئەگەرەوە پێوە بیتن بۆچی پارتی لە سنووری سلێمانی ئەو دەنگە زۆری هەولێر ناهێنیتن جواب بدووە بۆچی یەشێتی لە هەولێر ئەو دەنگە زۆری سلێمانی ناهێنێت لە هەموو شوێنێک کەم بوو کەم نەبووە نەخێت کەم نەبووە نەخێر ئێمە باڵاسمان ڕاگرتووە کاگەی ویدا بەس خەڵک مەسەلە نەوەی نوێ ژمارەی موچەخۆرەکانی نەوەی نوێ لە دەسەڵات نییە و کورسی زۆری هێنا ئەوە بڵێن ئەو پرۆسەیەن ڕێژەی دەنگەکان هەمووی گومانی لەسرە بە خودی ئەوانەشی کە دەنگیان بۆ دیاری کراوە ئەوە کۆدەنجی لە ئیسلام دەڵێ نابێ زۆر شەکت هەبێ خراپە لای خەڵک بۆ تەیەقین آخر حزبەکانی تری معارزە دەنگ زیاد دەکەن دەنگی داهێنن کورسی داهێنن وانیا ئەو کوڕە گەنج هەر قسەی نەکرد پیرۆزیان بێ ئەوی زیاد دەکات عاق خۆی بەڵام نابێت بە تەزویر و بە چاوسۆکردنەوە و با فرت و فێڵ دەنگت زیاد بکە ئێوە کەنجین زێشانە زیاد نوێنەرانی کۆمەڵ بەردەوام نوێنەراتێکی ڕاستەقینە کەسانی دڵسۆز باش ئەو پەرلەمانتاران ئێستا بچنەوە بەغدا بەی کۆمەڵوی پارتی و یەکەتی و ئەگەر بە دڵتان بووی یەکگرتو ئەوانە هەموو چۆنەوە بەغدا ئەزانی چۆنە ئێمە بچنەوە بەغدا چ بکەن ئەوانە ئێمە لەگەڵ بەغدا چی بکەن من پێ دەڵێم بستنە بەغدا پێش هەموو شتێک ئەبێش وەکو باسم کرد تا پێشتری باسم کرد بەڕاستی ئێستا شەڕەکان هەموو لەگە بەغدایە ئێستا قوتی ملت موچە چی پێ دەڵێن هەموو ئەو داهاتانەی کە نەوتی و نانەوتی هەموو دەستۆ بەغدا ئەبێ بەڕاستی شەڕی پەرلەمانتارەکان لەوێن دەرێ دەبێت شەڕی قوتی ملت بێ شەڕی پێداویستەکانی ملت بێتن زە ئەمە موچە خۆرانن ئەمە مامۆستایانن ئەمە جوتیارانن توزانن پرۆژەکانن ئەبێ هەمووی بەڕاستی هەر هەمووی ئەبێ پەرلەمانتارەکان ئیشی لەسەر بکەن بڵێ ئەوە کوردوا بکەن بۆ بۆ نیکەن پەرلەمانتانیان ئێمە دەیکەن لە مقارێکی ئیسلامی ڕەنگە ئیشاڵا کە زیاتر قبول من زمانەتی لیستی کۆمەڵی دیارە کاگە ویدار لە ڕابردوو دیارە ئەندام پەرلەمانانی کۆمەڵی دادگەر و لایەنی ئیسلامی کردویان بەڵام ئەو هەموو ئەندام پەرلەمانی لەلایەنەکان کە چووینا دەڵێ بەس ئەمن کردووە ئەمە ئەوە منصفە ئەو قسەیە بەس ئەمن کردووە مە حزبی تر نەیکردووە خەڵک بێ بڕیار بدا کاگە پارتیش ئەڵێ کاکە ئەگەر شاخەوان عەبدوڵڵا لەوێنە بە هەڵەبجە نەدەبوو بە محافظە مثلا ئەمە لە ئەندام پەرلەمانەکە نابێت تو بەس بۆ خۆت ئەبێ بۆ کورد حەساب بکەی وانە کوردانە بیر بکەوە کوردستانیانە ئەگەر کۆمەڵ دەرچوو دەرنەچوو لە هەولێرێ ئەوانەی کە دەچنەوە بەغدا دەبێت چی بکەن مثلا بۆ نمونە خوانەکە عەرەبی کۆمەڵ دەرنەچوو تو پارتی دەکەن نمونەی خۆتیان یەکەتی و ئەوانەی هەموو وەکیلی تو بن لە بەغدا دەبێت چی بکەن ئینشاءڵڵا نوێنەرانیمە زۆرترین ئەندام دەستنە بەغدا وەکو ڕابردوو چۆن لە راپۆرتی چالاکترین ئەندام پەرلەمانەکان کە پەرلەمانی بەغدا بڵاوی دەکاتەوە هەموو جار نوێنەرانی کۆمەڵ لە تۆپچی لیستەکەدا بوونە ئینشاءڵڵا جارە زیاتریشمان دەڕوە کۆمەڵک ئاچیان هەیە یەکەمیان بریتە لە دابکەنی خۆتی خەڵک ئەمە وەکو موچە لە بۆ مامۆستایان و فەرمانبەران و ئەوە یەک دوو تاوەکو ئێستا لە بەغداوە موچەی ئیسtismاری بۆ کوردستان نانێردرێت تەنها بودجە ئیسtismاری نانێدرێت پرۆژەکان نانێدرێت ئەوە خاڵی دۆمەکە
پێویستە نوێنەرانی ئەمە ئیشی لەسەر بکەن خاڵی سێم بەهێزکردنەوەی پێگەی هەرێمی کوردستان کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ هەردوو حزبی دەسەڵات وایان کردووە لەبەر بەرژەوەندە شخصەکانی خۆیان لەبەر بەرژەوەندی حزبەکان ڕۆژ لە ڕۆژ بەرژەوەند پێگەی هەرێمی کوردستان بچووک دەبێتەوە نازانم ڕۆژ لە ڕۆژ پێگەی هەرێمی کوردستان ڕۆژ لە ڕۆژ پێگەی هەرێمی کوردستان لاواسر دەبێت پێتان وایە کومەڵ چەند کورسی دەێنێتن ئام بە پێویشی کردوتانە و مناقشە و دیڕاستات و حزب چکۆ بڵانی من پێم وایە ئەوەی کە ئێمە دیراسەمان کردووە ئەگەر تەزویرێکی ئاوا ڕەهانەکرێتن بەم شێوە کوزاری پێشوو من پێم وایە لە هەولێر کورسێکە بین لە سلێمانیش 2 کورسیە بین ئەوە سێ کورسیە بین احتیمالی کۆتای سلێم دۆچمان دەبین انشاءالله احتیمال بەڵام ئەو وەک دەرێت دنیانی 100% انشاءالله بەڵام احتیمال بەڵکو لە کۆتاییەکانیش بە هەر ئەو کورسی دۆچش بین انشاءالله مهم هەر کورسیە کورسی هەر کورسیە بەڵام هێویدار سێ کورسی ببین بەقەدەر 30 کورسی پەرلەمانی بەغدا هەیە بەراورد بە حزبەکانی کرد ئەو با بەڵێن بێ لەگەڵ خەڵک والله يضاعف لمن يشاء انشاءالله کۆمەڵی دادگەری خۆی بەدەستەوە نەدا گوتی کاکە ئێمە بەهێزین ئەوان ئێستا لە نێوان دوو قوناغدا دەژین قوناغی یەکەم پێشترە کە لە هەولێر کورسیان هەبوو بوو پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان بەهێز بوون قوناغی ئێستا هیچ دوام ئێستایە ئەوان دانەوێ بەهێز بمینن زیاتر لەوەی کە کورسی بەدەست بهێنن لە ئەندامانی کومەڵم پرسی گوتان کاکە وەڵا ئێمە بەهێزین ئەمە بەرنامەی منە بە ئزنی خوددا سبەینی لەگەل یەکگرتووی ئیسلامی بەرنامە دەکەین بۆی بزانین کێ بەهێزە